الو. کاکە چوونی کاکەوارە مرحبا لەوێ باشی برا سپاس دەکەم سەلامەت بی. کاکەواران پرسیارمان هەیە دەکرێت جوابمان دێ ئێوە وەنیان کێ جەناب دەیبوو نەکرد. ناوم قادر نادرە باش کاکە حاڵ باشە سوپاس ڕێستی ئێوە چۆنن وەڵاهی باشی نەخۆی بەزیاد بێ. کاکەوارە ئەڵێن تو سەتاشێسی کۆمپانیای کاریگیس گاریکس بەشی کۆمپانیای ئەوەی زبل و خاشاک ئی بەڕێستە کۆمنتارت چییە؟ وەڵاهی وانی شتیوات چ عەلاقەم بە کۆمپانیایە من ئیش دەکەم کاکە ئیش دایری دەکەم. قەی ناکە نابەشکوور هەموو مەسوولەکان نەخۆر ئیشی دایرە دەکەن و دەزێن هیچمان نییە یعنی خۆ بەرپرست دیوە بڵێ یارێ وەڵام من ئەو شتم هەیە ناوەڵاوان ناڵێن ڕاست دەکەی قسەکەت بەس ئەوەی من وانیە یعنی بە هیچ شێوەیەک چونکە هەر بۆ نمونەیەک پێت دەڵم کەوانێ من پێشەوەی ئەو کۆمپانیایە کە پێشەوەی بمە مدیر لەوێ ئیشی دەکەت بە پارەیەکی یەکجار زۆر بەڵێ یەکجار زۆر کە من چوم تەندەری نوێم فرۆش بۆ خۆم فرۆشتمانی وەکو بەڕێوە بەرایەتی لە 120 قسوورم کەم کردەوە لێی یەک دنیا ئەرکی ئاودانی جەزرەی وەسەتی و باغ و کرێکارم بە ملدادان کە بەبێ پارە خستم نە ژێرباری کڕینی کۆمەڵێک سیارە بۆ دایرەکەم کە تازە کرابەوە چی کە عرزکەم ینی کۆمەڵێک ئەرکی گەورەم لە سەر شاری کۆمپانیا زیاد کرد طبعا ئەگەری خۆم بە شتیوانە دەبوو بەعکسەوە دەبوو پارەکەم زیاد دەکرد دەوەرکانم لێکەم دەکردەوە ئەو شتانت کردی ئەو کەی ئەو لە تەندەری 3 ساڵ پێش ئێستا ئاوا قورس بوو بەس 3 ساڵ پێش ئەو 3 ساڵەکەی کە یعنی 5 ساڵ پێش ئێستا تەندەرەکە زۆر سوک بوو کە من چوم ئەوان تەندەرەکان زۆر شل بوو لەسەر دەستیان زۆر کارێکی زۆر شەف هینیان دەکەن یانی زۆر خێر و بێری یەکجار زۆر و بەڕای من کە تەندەرم فرۆشت تەندەری دووەم زۆر زۆرم لەسەر قورسکردن کەم پێم وابوو خێری زۆرە نەبش خێر و بێرم نێش هەتا وای لێ هات ڕاستەکەی چونگە تۆ خۆ دەزانم قسەکان هەر بڵاو دەکەی بەڵام بڵاویکەوە هەتا وای لێ هات کۆمپانیا بەرەو ئیفلاسکردن ڕۆیشت ئێستا تقریباً بەڵێ کاگاوارە ئەلو کاگاوارە گوێم لێتە کاک نادر قادر یان نادر قادر بەڵێ کاگاوارە پرسیارەشکا ئەو گلەیە لە تو هەیە کە بە دوسێ پرزگەی ناگەنەکنت خەڵک بۆ ناگانن بوو چۆن ناگەمە کێ ناگاتە لام خەڵک ئەڵێن بە سێ پرزگەی هەیە ئینجا ئەگەر بگەی لای باش سەرۆک شارەوانیەک دەبێ کەس نییە داوای کرد بێ کەس نییە بیهەوێ من ببینێ و نەهات شتیوا چۆن دەبێت من یعنی بۆ یانی شتیوا چۆن دەبێت نییە چەند پاسەوانت هەیە کاکەوە کاگاوارە پاسەوانم نییە پاسەوانی دایرەی هەیە 4 پۆلیسی لێ دایرە پۆلیسی لێ ینی پۆلیسی حکوومەتە بۆ دایرەکەی من ئەڵێن سەرۆک شارەوانی هەش پاسەوانیت هەیە و بە چەک و تفاقەوەش من یان سەرۆک شارەوانەکان تۆ سەرۆک شارەوانی ڕانێنی مدیرم نانا مدیری شارەوانەکانم نەک سەرۆک شارەوانی نیم دیارە بووە ملک و ماڵت چه هەیە کاکێ ئاوارەت یعنی پێوەدی بە تۆکە قادر بۆ خاتری خوای کوڕەکە قادر کوڕ واش نابێ ناوە کاگاوارە زۆرم هەیە من کوڕی چووقا عەلیم و بابم کابراایکی مەلاکە و قابلە ساحەبی گوندێکی گەورە و گرانین و چۆن شت پێ بڵام کاچی منە تو مەسئولی بە قوربان ئەنگۆ دەبێ هەموو شتێکتان شەفاف بی ئێستا مەسئولم بەس پێویست ناکەم من ڕوونکردنەوەی بدەمە جەناب هەر پێم خۆش و جواب دەوە دەشم زانی تەلەفۆنم بۆ دەکەی بۆیە جوابیشم دا جوابەکانیش
وەپڕ بە پێستی خۆی بوو وەرە ئەی دەگرتەوە باش ئێستا جا بە من بڵایەنەکەی بڵێن چت بڵایەنەکەی هەیە وەکیف بە من بڵێن چت هەیە هەموو بۆ پێت دەڵێن بڵم چم هەیە جا چۆن شتیوا دەڵم بۆ ئەتۆ دادگای نەزاهەیە بۆ ئەتۆ محکەمەی ئاخر قسە لەسەر فێدراڵی هەیە ئەتو چی لە من دەکۆڵیەوە باشە باش بەس آخر باز لەوە دەکەن تو مڵکوماڵەشی زۆرت بەسای ئەو ئیشە پەیدا کردیە زەویت کڕێ بە 50 وەکو دەفتەری کۆمپانیاکە دێستا باوەڕەت هێناکە کۆمپانیاکە ئەم سەهمم نیە لەوێدا ئەگەر وایە قسەی من ڕاست بێت کاکاوارە بە قوربانە ئیشی من ئەوەیە پرسیارەکان داڕاستن خەڵک ئەڵێ یەک زەوی کڕێ بە 50 دەفتەری ئەوەیشەکە ئەوانی کەت کرد ئەوی دیکەش علاقی بە تۆ نیە مڵک و ماڵ چم هەبێت چم نەبێ چۆن کاکە تو مەسووریە وڵاتەی ئەنگۆ هەموو لە پەنای ئەو مەسووریەتەوە ئەبێ هەموو تەقیمتان بکرێ خۆ تو هاوڵاتێکی ئاسایی نییە من نەبوو تەقیم کەی ئەتوشیش تۆ ڕۆژنامە نووسی کەی تەقیمی من لەسەر تۆ تەقیمی من دەبێت جەنابی وەزیر بکە سەرۆکی حکوومەت بیکە مەسوولەکانی من بیکەم لە حیزب لێ پرسینەوەم لێ بکرێ ئەتۆ کابراچی ڕۆژنامە نووسی پرسیاری خۆت کردوم ژیان جواب دەدەمەیان جواب نادەم ئەیوا حقت هەیە جواب نەدەیەوە بەڵام ئەزاین چییە هەموو مەسئولێک بڕوا بکات جلێک لە بەرەکە ئەسن بە حەفلەیەک بڕوان پێ بکات لێرە بە دواتچوونیان لەسەر دەکرێت خۆیان ماڵ و مناڵیان سکو ئەوانە دەبێ بزانرێ بە پێی ئەو موچەی هەیەە کو دەوڵەمەند بوونە کو ژیانە دەبەنە سەر والله یا قادر جانە من خۆم پێ صاحبی حکوومەت و حیزب و یەکێتیە من خوێنم داوە من ناوم ئاوارەیە لەبەرەوەی لە شاخ لەدایک بوومە من 6 منداڵم یعنی برا و خوشکی خۆم لە شاخ مردوونە من برام شەهیدە مام شەهیدە ئامۆزام شەهیدە ئەگەر دینارێک بدزەرە یان بیدزم لە خۆمی دەدزم ئەگەر دینارێک بجێرمەوە بۆ حکوومەتی دەجێرمەوە خۆم پێ صاحبی یعنی باوەڕت هەبێ کە چایەک کاگاوارە بڵێ بڵێ کاگاوارە بەزەزانی چییە کاگاوارەت کا ئەو قوربانیدان و ئەوانە هیچ پاساو نییە لە بۆ ئەوەی کە ئەنگۆ نابی لێ پێچینەوەتان لەگەڵ بکرێ و نابی باسی ئەو کاگاوارە گوێم لێتە نازم زۆر باش قەتع بەجار باسی چی کاکە ئەڵێم قوربانیدان و تێکۆشان نابی بکرێتە پاساو لەوەی کە نابی لێ پێچینەوەتان لەگەڵ بکرێ چۆنە من کەسێکی مشە خۆڕنیم لەسەر حازری نهاتوم ئەمن بەو شۆشۆمان دوو بوومە بەو حکوومەتەوەمان پێم هی خۆمە میلەتەی دەکاتن هەموو ئەوانە لە شاخ بوونە بە قوربان خۆقابی لە چێ دزی لەو میلەتەی دەکا خەڵکی خراپن خەڵکی باشنینە ئەگەر نامێن سیوەک ساڵە خەڵکیان سیستەمە کاگاوارە سیوەک ساڵە خەڵکیان سیستەمە ئەوە چەند بەرپرست دیتیە بە معاشی بەڕێوە بچی چەند بەرپرست دیتیە بەس سیارەکەی بە معاشی کڕیبی زۆرە وەکو زۆر هەیە یعنی بەرپرس بە معاشی پێ 3-4 ملیۆنی پێ دەکرێت خانی بای 50 دەفتەری بکڕی خۆ خەڵکی شێ مەسئولش نی خانی بای 50 دەفتەری بەزەوە ئیش دەکە بە قوربان ئیش دەکە بەشیان بەشیان مەشاریعیان لەگەر حکوومەتەیە بەهەرحاڵ کاکەوە ئەوە منەوە نییە پاسا وڵات و لە بنەماڵەت شەهیدە وانە من بە قوربان خۆم پێ صاحبی حکوومەتە من ئەگەر ئەو حکوومەتە بڕوخ یەکەم کەسم ئەمن لە ناو دەچم ئەنکەواتە من دەستم پێوە بگرتووە من نام هەوێ لی بدزم نام هەوێ کاری خەڵق قورسکەم نام هەوێ استعلام دەم هەوێ شتەکە جوانترین شوێت پێشکەشی هاوڵاتی کەم چونکە خۆم پێ بەشە لەو حکوومەتی هەرێمی کوردستانیدا و ئەگەر کەسێکیش دزیەک دەکا گەندەڵەیەک دەکا ڕۆتینێک دروست دەکا ئەمن خۆم پێم ڕاقیبە لەسەریە عنی وەکو هەرچەند ئیشی منیش نیە بەڵام باوەڕت هەبێ ئەم لە دایرەکاندا ینی ئەو شوێنێک کە پێویست دەکات دەیگەێنم کە بەڵێ فلان دائیرەیە لەو بوارەیدا کەم تەرخەمی هەیە بەرامبەر بە هاوڵات هەمومان ببینە ڕقیب کاوارە ئەڵێنە توخانێک کتێ بە سیارەوە دەچێ سەرێ ئەنیە پرسیارە لە بۆ من هاتی هەر بە سیارەوە دەچێ سەرێ ئەوەندە گەورە و ئەوەیە ئەوڵام خانم هەیە بەڵێ خانم هەیە ساڵی 2007 دروستم کردو ئەو دەمای ئەمن ساڵی 2011 بوومە هاتوومە ناو حکوومەت پێشتر سوزانم تاوان ماڵ و مڵکن هەیە و لەخوای بە زیاد ینی خەڵکی فەقیر نینە لەخوای بە زیاد بووینە بەڵام تاوان هیچ پەیوەندی بە حکوومەتەوە نیە نەخێر وردە لەوە تا لە ناو حکوومەتدام اقتصادم بەرەو خواردت دەڕوا بەرەو دابەزین دەڕوات زۆر لە ناو حکوومەتی بە هیچ ئەوە ڕووی پارەوە بەدڵنیایی کاکە و پرسیارش کاتێ لەسەر تۆ کاک ئاوارە ئەڵێنە دوو دەڵێ من ئایدی ماڵی مام جەلالی منەتی یەک کەسی نازانم وە لە دەوائیرەکانی دەوائیرەش منەتی کەس نازانی باشە ینی شتی وا بووە کاکە جا تو قسان لە چوو هەڵدەنجی
مامزلای طبعا خەڵکی هەچی فێتی ڕانەیە عایدی بۆم مامزلای هاتیە بڕوا بکە 4-5 کەس تو ئەوەی هەر کەسێک نردیە پرسیارێکی کت خۆ نابێ ببێتە ئەێ ئەوە بەس سەرنجمە آخر حەق لەسەر کاکێک ئێستامیشندێک پرسیاری لە خۆمەوە لە تۆ بکەم بڵم کا قادرێتون دڵن کابراایکی خراپی کە من لە زارم ناتە دەرێ قسانت پێ بڵم دڵم وڵا خەڵک نانە بۆ 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 چۆن نانا تو آخر ئەڵێن زۆر لە ناو خەڵک ئەڵێ یا من نەتی کەس نازام ئایدی ماڵی مام جەلالیمە مخلیسی خەڵکە مخلیسی هاوڵاتیانەمە بەعکسەوە کابراایکی زۆر سادەمە ئێستا تۆ دەڵێ حیمایە و پێشمەرگە شتیوە تاکە بۆ خۆم ئێستا سیارەیە دەخڕمەوە دەگەڕە کوڕکیشتی وە بابەجان طبعا معایدی مامزلانی و هەموو شۆڕشن بۆ خەبات و تێکۆشاریەوە بۆ جەناوی مامزلال بۆ لە شاخ و خۆمە بۆ خەڵکی کوردستان نەبووە یعنی بۆ ئەو دەمای بە دوایی کەوتونیە شۆڕشی کوردستان لەسەر دەستی مامزلالی بووە دوای لەسەر دەستیوی ڕزگار کراوە هاتۆ ئێستا ئەوەی کە پێشکەشی خەڵکی دەکە ئەوەیەوە حکوومەتێکە تو دەیمین بەهەرحاڵ من ئەو پرسیارانەم بۆ هات بوو ئەڵێ زووزووەت ئەڵێن دەچێت خارج و بە تایبەتی لوبنان تا چەند ڕاستە کاک باشەکە ئەتوکە بۆچی هەم پرسیارەکان تۆزێک دراسەیان کە ئینجا بیانکە خۆم پێم خۆشەوەڵی قسەکانم بڵاو دەکەی بەس وەڵی قسەکانت بوو بێهێزن بێهێز ینی بێقوت دەتوانی کۆمەڵە پرسیاری تۆزێک دراسەیان کە لە عنی پێشەوەی تەلەفۆن بۆ منکەی بۆ دووسێ کەسی کە بکەوە بڵێ ئەرێ من بەنیازم لەگەڵ ئاوارەی مقابلەیەکم چی لێ بپرسم باشە یعنی وەکی پرسیارە ئەتۆ دەڵێن تەمانە من دەڵێم ناگەر واش بێ تو دەڵێ وڵاتی ئێستا حیساب بۆ کەس ناکەی کەس هەیە بڵێ ئەڵام حیساب بۆ کەس ناکەم خۆگەر واشم ناڵم وەڵی گەڵک کاکە گیان وەڵی هەر لە کۆمنت سێ بەشی خەڵک منەتی کەس نازانم هەمووی دەڵێ منەتی بەس ئەگەر لە خوا بترسم لە کەس ناترسم بنمونە یان ئەمە بەخۆمان لە کوردستان بووینارە وەڵا براکەم ئەو جاهە زۆر هەیە ئەوە خۆریە کودونیە عقلی ئێستا دنیای ئەولەمەیە جەهانگیری و تا جەنابەت بە زۆر بە وازعی پرسیار لە من دەکەی میش جواب بدەدەمە بڵاویشان باشە با پرسیارش بکەم ئەوە ئی خۆمە چەند تەجاوزی مەسئولانت ڕاگرتیە لەوەتای ئەمن هەمە ئەوە دەبواە ئەوەش بپرسی من لەوەتای چوومە ناو سەر پۆستەکەی خۆم تەمانە و هەیبەت و قووەتەی کە ئەتو جەنابەت پێتیز نەبوو من لە شاخ لەگەڵ خۆمێناوە بەکارم هێناوە بۆ پۆستەکەمدا نامێ ناوی کەس بێنم بەڵێ زۆر شەڕی گەورم توش بووە لەسەر تەجاوزاتیدا و لەو منتیقەی ئێمەش ێستا لەو ڕاپەڕینەی کە ئێمەی لین لە ڕانیە و لە قەڵا دەزێ باشترین منتیقەی لە ڕووی تەجاوزاتەوە کە ناکرێت لە ناو شاری ڕانیە ینی ئەمن دەڵێم لە 4 ساڵی ڕابردوودا من 4 خانوم پێشک نایکە لە ناو ڕانێ بە تەجاوزی دروستکراوێت لە 4 ساڵی ڕابردوودا بە مەسئولینەوە بە غێری مەسئولەوە بە دەوڵەمەندەوە بە مەتەمەچینەوە طبعا من ناڵم بەرهەمی منە بەڵام سەرۆک شارەوانەکانیش چاکن کە دامان ناوە پۆلیسەکان لەگەڵمان هاوکارن وحدەی ئیداریەکە لەگەڵماندایە بە هەمومان توانیمانە کەسیش ناتوانێت پەنجە بۆ ڕانی بڵێ کە تەجاوزات لە ناوڕانێ زۆرە بەعکسەوە لەوانێ جاران زۆر بێ بەڵام 4-5 ساڵێکە کە یعنی لەو وەزع خراپەی کە سەقام گیری کوردستان هەیە ناوەزعی ئیداری ڕاپەڕین و تەجاوزاتەوە من باسی مشارەوەهانەکان دەکەم ناو شارەکان لەم مەسئولە وەزعی زۆر باش بەڕێوە دەڕۆ سنوورتان لۆ تەجاوزاتی بەرپرسدانا بەبێ استثنا بەدڵنیایی باشە کاگاوەرە منە پرسیارانەی خەڵکە برا خۆ من لە ستۆکۆڵم دەچێەوە من خەڵک قوتر بێ پرسیارەکانت یعنی بۆی خزمەتکەی خزمەت کاگاوارە ئەمن ڕەنچە 3-4 کەس پرسیار دەنێری ئەڵێ ئەوە معاناتمانە تکە لە جیاتی مە لە ئەو مەسئولەیەکەڵینەوە بکە بوو ئەکورە لێ گۆڵن خۆ من ناوەندە ئەمن کابراایکی خۆبەخشم توایەک دقەکە ناوەندێک بوو بە تەنیا دەکەی کاگاوەرە بە قوربان ئەمە زین چییە ئێمە خۆ ناوەندێکمان نیەوە کوێچێتی پارتی 100 مۆزەفمان هەبی و لێ کۆڵینەوە بکاو بوت زەمان خاوەنی ئەوەندە بەس خەڵک حەزی لێ زانیاری بداتێ خەڵک حەزی لێە ئەمنیش حەزم لێ ڕۆی بکەم بۆی من نەوێرم دزی بکەم بۆی نەوێرم گەندەڵی بکەم با بڵێ سەدان قادر هەیە کە ئەوە تا لێ پرسیینەوەم لێکە دەنگم بڵاو دەکاتەوە لە کوردستان لە جیهاندا خەڵک دەیبیستێ ئێمە ناوێرم بیکەم پێم خۆشە هەبی کوماڵتان چ هەیە ئەزانی لایما نەک حکوومەت پێ بڵم وڵی 500 دۆنمم لە قەلاوێ گەنم هەیە ئەوە دەبێت تێم بڵم 5 مامم هەیە هەر مامم 100 دۆنم هێتاوە چیەوە
کاک نانە کاگاوارە ئێدا بەڵکو ماڵم خانوێکم هەیە ئەوەی تێدامە و خانوێکی دیکەم هەیە کە لەسەر 140 مەترێکیە و سوزان چیکەت پێ بڵم جا بڵم چیکەم هەیە وڵی وڵی هیچ نیە بڵم 50 مەترم عرزێک لە شوێنێکەوە مەوزوع نیە ینی نازانم کاگاوارە من نەمەیەکش پێ بڵێ من هاوڵاتێکی سویدیم ماڵپەڕەکەیە لە سوید ناوی من لێ دەدرێ پێم دەگەی ملک و هەموو ملک و ماڵەکانمی تێدایە هاوڵاتیم نەک کارمەندێکی حکومی یعنی نییە عمەری سید عەلی باوە بڵاو بتەوە عمەری سید عەلی ڕێخەری گۆڕان نامەم نار لە بۆ دائیرەیەکمان هەیە پێم گوت دەخلی ساڵانەی چەندە 7 ساڵیان لۆ ناردم پێم دەگەی یعنی کێشاوە نیە ئێوە بەرپرسن دەبی هەموو ملک و ماڵ و شتان لەو گۆڕێبی نەکا هاوڵاتی ئاسایی لەو بێ سیستەمەی بانقی و لەو بێ سیستەمەی تاپۆی و ئەتو دەتوانی مڵک و ماڵی کابرای دەز و گەندەڵ بزانیت چەندە ئێمەش زەخت دەکەین پێشدا چونکە من پێشەوەی بێمە ناو حکوومەت ئەمن مهندسی معماری بووم ئەمن کۆمپانیا بۆ مقاولاتم دەکرد تقریبا 6 ساڵ 7 ساڵ لە زانکۆی من کە کاسبیم کردووە یعنی بە دەوڵەمەندی و پۆستەی مەرگت کە چوومە ناو پۆستەی ساحەبی ماڵ و خان و ئەو خانووی کە تۆ دەڵێ وێلای و خانوێکی دیکە و هەیەنی ئەوانە هەمووی پێش 2010 هەم بووە سارەی خۆم بەبۆشتم هەبووە ئەمن ئەو دەمای زمانی مقاولاتی بوو کە بۆ خۆم پێی بەڵام چ پێویست دەکامنەوەی لێدەمەوە پۆزی بەسەر خەڵکیدا لێدەمەوە دەوڵەمەند بوومەوە نەک دەوڵەمەند بووی بەس کە یەک ئینسانێک دەبێتە بەرپرس دەبێ هەموو مەلەفی لەو گۆڕێ بەر لەوەی بوویتە دەسەڵات دوای ئەوەی ئەرزم کردی من تەحەدا دەکەم لە هەموو خەڵکی هەر شتێکی هەیە لەسەر من نەک لە جەریدەی لە تەلەڤیزیۆنی بێ ئەمن پێم گوتی کە دزیەک دەکرێت بەهی خۆمی دەزانوازم لە من دەکرێت کە بۆ خۆم نەکردم شتی وانێ ئەمن لە دایرەیدا حکوومەت بەهی خۆم دەزانم هی خۆم یعنی من یعنی دڵم دێشێ کە زەربەیەک ساری حکوومەتم پێە جاری وە هەبووە کەسێک تون شتێکی زەربێکی داوا زۆر لی تووڕەمەوە کاکە هێواش شایدیشم ئەوەیە کە ساری پێش خۆم بەجێهێشت لۆک بوو کە بەجێمێشتە بۆ مەسئولێکی هاتە دزیێگەی من ئەوەی ئێستاش کە پێمە کە بەجێ دێڵم ئەوەندە بە جوانی تەسلیمی دەکەمەوە و بە قورئان لە ماڵی خۆم زیاتر دەیپارێز چونکە پێم هی خۆمە ئێستا دزی چی لێ بکەم لە حکوومەتە ماڵ وێرانە لەو خەڵکی ڕانێ دزی چۆن لە خەڵکی ڕانێ دەکرێت ئەخە چۆری بدزم پێویست ناکە ئەمن بای ئەوەندەم هەیە کە بی خۆم سەرفی کەم ڕۆژانە پێویستم بەوەی نییە کە بنێمە ناو خوامە خەڵک ڕازی بێ لە حکوومەت و لەو ڕێبازێک کە مامجلال پێدا هاتووە جام چۆن دزیتیدا دەکەم بم بەشێک لەو گەندەڵێکە خەڵک لە حکوومەتی لەسەر دەڕوو خێنێ بە دوایدا نابمێ فەرمو جارێکی دیکەش مقابلم کەەوە جارێکیکەش بڕۆ پێشم خۆشە وەڵا بەدوات چون ڕاست دینە لە فلان شوێنەی دیکەش بڵێ کاگاوارە ئەو بڵاو دەبتەوە خەڵک کۆمنتار دەدا و زانیاریمان پێدام پەیوەندیت پێ دەکەمەوە باشە زارش باشە کاگاوارە زۆر کۆمنتێک وەرمەگرە چونکە خەڵک لێرە مەسئول تۆزێک ئەوە بووە یعنی تۆزێک ناشرین بۆ خەڵک بە کەیف خۆی دەناسێ خۆت و نازانی شوێ ناکرێت هەموو مەسئولێک باشیش بێ هەموو مەسئولێک باشیش بێ وایە زۆر ناشرین بۆ پێتان ناخۆشم بڵم چی بەڵام ئەزانم کاگاوارە لەوانە نیمە ئەزای من ئازانم برا هەندێک کێشەی شخصیە هەندێک حەقدا هەندێک ململانەی باڵا من باش ئەزانم دوان لە ناوانە بەڵام ئەمەش لەوە زۆر بێزار بوونە هەر مەسئولێک پێی دەڵێ دەرێ نا ئەمن پەپولەم ئەوەش نییە برا ئەوەش نییە ئەی چێ فێڵ لەو میلەتەی دەکات چێ پارەی ئەو میلەتەی دەدزێ یعنی چێ زوڵم لەو میلەتەی دەکات کە خەڵک ئەوها لەو وەزعیدا دەدەن پێت وایە ئەتۆ کە ئەمنیان کردوتە ناوزایی دەکەیەوە بۆ بە جەنابەتی دەنێرن مەوزوع دزی و گەندەڵی منە مۆزوعەکانی دیکەیەکەوەی تۆ دەڵێ هەمووی وە دەڵێ هەمووی دەرێت دەستە چی لە پشت ئەزان چێ کاگاوارە من بۆ خۆ دەزانم گەندەڵێکت دۆست بەڵێ کاگاوارە من لە قالەگە هەموو هەموو بەرپرسێک دەکەم تەواو دەست خۆش کاکەوە جوابت داوە و تەلەفۆنت دانەخست و بێمنەتی و جارشکە قسەش دەکەینەوە باشە بەخۆشت کۆمنتار دەبینی ئەو نەوعانەوەکو ئەوەی بە ئاگاهێنانەوەشە ینی خەڵک بزانی مراقی بەچی لەسەرە چاودێری دەگرێەوە نیە چاوی منی کاگاوە پرسیارەکانت بڕقوت بن بۆی ئیسفادەیان وڵای زۆر بەقوتەوە تو سێ بەش جواب نەداوە بەقوت نیە ئەو شەوەی جملێرانی سواری سەری کاک عەبدوڵای بووی کە عەبدوڵا بۆری بەڵێ کا عەبدوڵا ئەتۆ خەڵکت کوشت ناود نەمگوت خەڵکش تەقەت کردیە لە خەڵک کەسی نەکوشتووە
کاچی من نەکەس پەنجەی یەک کەس بەخوێنە ئەمە خەڵکی ڕانیەمە ئەخروانی خۆت و تعقیب کرد لە تەلەفۆن بوو نەفرێک وەکم من کرد بە لە بەردەمی ماڵەکە عەبدوڵای نەکەس بریندار بوو نەکەس کوژرا کاکە بۆ هەر دڵی ئەتوی کە عەبدوڵانی ئەخر باشە من باشە ئەمن حەفدە پەیجی ڕانەیەکان لۆ دەینم کە باز لە تەقەی دەکەن باشە حەفدە پەیج باشە ئیقی ساڵی 2010 دەڵێن هەمووی دەڵێن ئەوڵا بۆ ئەم بۆ خۆم لە ناوڕداوە بوومە برا کە ئەوەی دەبینم ئاوا بێ معلوماتی کە ئەوەی دەبینم ئاوا بێ معلوماتی و ڕاست نییە کە عەبدوڵای یعنی جێگەی باوەڕنامێنی قسەکانت بۆی کە باوەڕ پێکەم خۆشە یعنی بە کاگاوارە ئەوڵا بۆ چ بۆ دەمی لەوێن دەر چێ بوو تەقەی کرد چێ بوو تەقەی دەکرد لەو خەڵکەی چێ مادەم دیفاعی لەکەی پێمان بڵێ چێ تەقەی کرد ئەو چاپێ شەهید و 56 بریندارەیدا چێ بوون چه حزب بوون براکەم ئەی بۆ دیفاع دەکەی ئەی بۆ دیفاع دەکەی چێ بوونەوە هەمووانەوەی کە عەبدوڵای وانە بۆیە دیفاع دەکەم چیهانیە چێتی ڕاستە باشە کاگاوارە مادەم بەدەبێ پارێزەری هەموو شتەچێتی دوو تاوانی یەکێتیم پێ بڵێ دوو دزی یەکێتیم پێ بڵێ چێ دزی دەکات لە گومرگەکان چێ تەقەی لەو خەڵکەی کردیا 20 کەس بەدەست یەکێتی شەیدی وە لەو 15 ساڵەی لە خۆپیشاندانەکان چێ کردیتی سنتان دادادگا چێ دزی دەکە کاگاوارە لە دەڤەری سلێمانی کوڕە فەقیرەکانن یان مەسوولەکان یان لەنەوەی تاالبانی دێ خوارێ کاچی من وامە بن ئەو میلەتەتان وێران کرد بەو دروشمانە تو بە خۆت دێ پشت ئەو شتانە بە قوربان دێ دەتەنەوێ بڵێن ڕێبازی مام جەلالی چی عادیاو چێ تەسیریان هەبێ کاکاوارە بە قوربان هەمووی دەڵێ ڕێبازی مام جەلالی ڕێبازی سەرچاوی دزیەکەی بدۆزەوە نەک لە خۆرا چێ عنی سیوێک ساڵ ئەگە تابقی سەری سەرەوە نەبی چێ کێ دەدزی ئەگە کوڕە فەقیرێک بی دەمەک بوو خستبیانە زیندان 31 ساڵی ڕەبەقە دزی لەو میلەتەی دەکرێت کاگاوارە یعنی ئەنگۆ ئەگەر خۆتان پێنەوەی شاخە دەبی لە سەفی ئەو خەڵکە بن کاچی من ئەو دەوڵەمەندی ئەو ملیۆنێری کاگاوارە ئەو ملیۆنێری لە کوردستان بۆ 5 ساڵی یەکەم هەر پێڕاگەیشتی لە هیچ وڵاتێکی ئەوروپای ئەو ملیۆنێر هەموو ئەوروپای کۆکەیەوە بەقەدەر کوردستان بەناوکەتم نییە کاگاوارە تکایە بەناوکەتم نییە تو بە خۆت پاچاوتی نایتەوە بە قوربان ئەڵێی تەقە نەکرا لە خەڵکیوانێ ئەمە بریندار دەکەی کە ڕاست بن بۆی کاریگەریان هەبێ کاریگەریان هەبووە بۆ خۆش باش دەزانی لە بە هەندێ مەسوولی کورد ناوێری تەلەفۆنی ئێمە هەر بگری خۆیان دەدزنەوە دەستخۆشی لێ دەکەم کە تو هەڵت گرت یعنی من تەلەفۆن ئەو مانگەی لۆ 20 مەسوولم کردیە 2 کە 3 کە سەری گرتیە باشە ئەوە برامە من ناترسمە من ساحبی حکوومەت و حیزبە خۆم پێ ئیشکەرە کوڕە من سرم دانات براکەم ئەوی لە خۆی نەترسێ بەردەوام زەبط و ڕەفتم هەیە دایرەیەکم دروست کردووە باشترین دایرەی حکوومەتی کوردستانە چۆن جواب نادەم و جاوەڵام براکەم خۆمە شەو شەڕی دەکەین و خۆلۆژیفان نییە خۆ پارەی پێوە ناگرین خۆمان سەد نییە سەرێشێکی گەورە و گرانە توش خۆمان کردی لەو ئەوروپای بەڵام زگمان دێشی ئەو میلەتە ئەو دەردەی دەدرێتێ خۆ بە خۆدۆچی من تەلەڤیزۆین دەبینی خەڵکستان پێ دەڵێ لەگەر هەموو مەسوولەکان کە هەمووتان دەگرتەوە باشە کاگاوارە برا با کاتت نەگرم زیاتر دەی کاتت خۆش دەست خۆش سەر